نیشانەکانی نەخۆشی دەوالی قاچ چییە؟ نیشانەکانی دەوالی قاچ بریتیە لە دەرکەوتنی کۆمەڵێک خوێنهێنەر لەژێر پێست یان لە ناو پێست کە خۆیان پێڵین دەماری خوێن. هاوکات ئازارێکی لەگەڵایە کە ئازارەکە کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە. چۆن؟ ئازاری دەوالی وەکو قورسبوونی قاچ دەست پێەکە، وەکو وایەکی خۆی هەڵواسی بێ بە قاچدا، قاچە قورسە بێ. بە تایبەتی ئەمە لە کاتی ڕۆشتنە یان لە کاتی بە پێوەستانە. هەندێک جار لە شەوە ئازارێکی تر دروستەکە کە سوتانەوەی قاچەکانە، سوتانەوەیکی ناوەکی قاچتە. ئەگەر هاتو دەوالی گەشتە قۆناغێکی پێشکەوت و کۆمەڵە نیشانەی تر دەست پێەکە، وەکو چی؟ وەکو خورانی قاچ، وەکو تێکچوونی ڕەنگی پێست، ڕەنگی پێست پەڵەیەک تیا دروست دەبێت. ئەگەر زۆر لەوە زیاتر پێشکەوت بوو ئەبێتە هۆی برین، ئەبێتە هۆی خوێنبەربوون. بۆیە پزیشکان و ڕێنمای ئەکەین کە خێرا ئەم بابەتە بە دوواداچوونی بۆ بکرێەوە چارەسەر بکرێت پێشێ بگاتە ئەو خۆناغانەی کە برین و خوێنبەربوون دروست دەکات. سمارت وەرچەرخانە.